دیارە ئێمە کە ئەوەی هەیە یان قسە و باسی لەسەر کراوە لەناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوەیە کە ئجراعاتی یاسایی ئەکرێ بەرامبەر ئەو برادرانی کە تا ئێستا پەیوەندیان نەکردووە بە دانیشتنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە کە ژمارەی دانیشتوەکانمان 11 دانیشتن کراوە. ئەوەی کە لە زمانی ڕئیس سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە بیستان دیارە ئەم ئەڵێ من ئجراعاتی یاساییم کردووە ئیعازی داوە بە شعبەی قانونیە بۆی مفاتحەت جهات ذات العلاقە بکە. جهات ذات العلاقە ئێمە یەک جێگایەکە ئەویش ئەوەیە هەیئەت تەنسیقیە لەبەرەوەی ئەو سەرپەرشتی کۆبنەوەکان و دواتر ئەنجومەنەکانی پارێزگاکانەکات. ئێمە بە ئێستایشەوە من ئەڵێم من قەت لەگەڵ ئەو تەسعیدەیە نیم قەتش لەگەڵ ئەوەیە نیمان کە ئجراعاتی یاسایی ئەوە تەمەنامان ئەکرد هەموو برادەرەکانمان بە ئەرەزووی خۆیان و بۆ ئیشکردن بۆ ناو شاری کەرکووک بە هاتاینە ناوە بۆ ئەوی بتوانین یەک تیم بین بۆ خزمەتکردنی شاری کەرکووک واتۆ بۆ خۆت ئەزانی هەموو تەوەرەکان کە تاوتوێ ئەکرێ هەموو تەوەرەکان کە لێرە مناقەشە ئەکرێ باوەڕکە خەدەمین یعنی ئێمە زۆر جار ئەڵین کاکە با مەشاکلی سیاست بڕاتە لایەک بەڵام ئێمە لە تەرکیزکەین لەسەر ئیشوکارە خەدەمیەکانی ناو شاری کەرکووکە بە هیوای ئەوەی ئێستایش ئەڵێم لە ڕێگای کەناڵەکەی ئێوەیشەوە برادەرەکانمان پەیوەندی بکەن بە کۆبنەوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ئەوی بتوانین خزمەتێکی باشتر بکەین. ئەوەی من بزانم مطالعە کراوە دراوەتە بەشی قانونیە ئەمما مەضمونەکەی چییە من ئاگادار نیم. قسەی کۆتایی ڤار دەیکات.